سڵاوتان لێبێت بینەرانی پایتەخت میدیا، من لە بازاڕی حۆڕیەی شاری کەرکووکم. ئەوەی لە پشتی منەوە دەیبینن دەستگای خێرخوازی کەرکووک هەڵمەتێکی ئەنجامداوە بۆ پێدانی سەبەتەی خۆراک بە کەسانی هەژار و کەم دەرامەت. من بۆ وردەکاری زیاتر لەسەر ئەم هەڵمەتە دەچمە لای کاک عەلی. سڵاو لێبێت. سڵاو لە جەنابێت، زۆر بەخێر بێن. ئەمان ئەم هەڵمەتەی ئێوە چی وەکو دەستگای خێرخوازی کەرکووک؟ وڵا دیارە بەڕێسان نەزانن شاری کەرکووک بەشێکی ئەو گەڕەکە کوردیانەی کە پڕە لە خەڵکی هەژار و نەدار و خێزانی بێباوک و شەهید و ئەو خەڵکانەی کە لێرن پێویستیان بە یارمەتی ئێمە ساڵانە هەڵمەتێکمانەیە هەل لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە تاکو کۆتایەکەی ئێمە هەڵەسین بە دابەشکردنی سەر لە خۆراکی بۆ خێزانی کەم دەرامەتی شاری کەرکووک. کاک عەلی، ئەم هەڵمەتە یاخود ئەم پێدانی سەبەتی خۆراکە چەند خێزانی هەژار و کەم دەرامەت ئەگرێتەوە؟ دیارە ئێمە کردومانەتە وەجبە وەجبە. ئەمڕۆ یەکی مانگی ڕەمەزانی پیرۆزە دیارە سەروی 200 خێزان دابەشەکەین، لە ڕۆژانی ئایندەشە هەمان شێوە 200 دابەشەکەین. تا چەند گرنگە ئەم هەڵمەتە بەردەوام بێت بە تایبەت بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت؟ وەڵا دیارە جێگای خۆشحاڵیە، هەم خەڵکێکی جوانی شاری کەرکووکەیە کە هەمیشە باوشیان کراوەتەوە بۆ خەڵکی هەژار و نەدار و منەمێ سوپاسی هەموو بەڕێزانە بکەم کە لە پشتی ئەمانەوەتان، چکە بەڕاستی ئەم سەر لە خۆراکیانە و ئەو بڕەپارەی کە ئێمە دابەشێکین بەسەر خەڵکی توشبووی شێرپەنجا دیارە هیچی ئێمە نییە، ئامانەتی خەڵکی جوانی ئەم شارەیە. زۆر سپاس. بینەرانی پایتەخت میدیا، هەڵبەتە دەمەوێت کەسێکی تر وەرگرم، ئەویش حەمید مازن بەدە لە ئەکو کاری ئەمنیەتی خۆی ئێستا ئەندامی ئەم دەستگایە و لەگەڵ ئەم دەستگایە هەستاوە بە ئەنجامدانی ئەم کارە خێرخوازیە. کاک مازن سڵاو لێبێت. سڵاو لە جەناب شتان، بەخێر بێن سەر چاو. کاک مازن، ئامان لەم هەڵمەتەی ئێوە چییە کە ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان دەستان پێکرد؟ سپاس خۆتان زان ئامانجمانەوەی مانگی ڕەمەزانی پیرۆزە مانگێکی پڕ خێر و بەرەکەتە. ئێمە ویسمان ئەو خێر و بەرەکەتی کەوا خوای گەورە ڕژاندوێتی سەر ئەم میلەتەیە بتوانین ئەو خەڵکانی کەوا خێر و خێراتەکەن لە ڕێی ئێمە بیگەینە ئەو خەڵکی هەژار و کەم دەرامەتانە. بەڕاستی ئەم ڕۆژ وەکو یەکەم ڕۆژی ڕەمەزان زیاد لە 200 سەلەی خۆراکی کە پێکاتبوون لە برنج و شەکر و فاسۆلیا و زەیت و ئیتر هەموو بابەتەکان بێجگە لەوانەش هەر سەلەیەکی خۆراکی مریشکێک و کیلۆیە گۆشتی حیوانی لەگەڵا بووە بۆی ئەو خەڵکە هەژارانە بتوان ئیسفادەی لێ بکەن. کاک مازن، پێم وابێت ئەمە بە هاوکاری خێرخوازان بۆ ئەو هەڵمەتان ئەنجام داوە. پەیامە چییە لێرەوە بۆ خێرخوازان کە تاوەکو زیاتر بێن بەدەم ئەم هەڵمەتی ئێوە؟ وەڵا پەیام ئەوەیە خۆتان نەزانن خوای گەورە ئەو هەموو خەڵکە خێرخوازی کەوا لەم شارەمان هەیە خوای گەورە پیانی بەخشیوە کە بە ماڵێکی زۆر بەرەکەت دایر پیان. هیوادارم ئەوانش بتوانن ئەو ماڵی کەوا خوای گەورە پیانی بەخشیوە ئەوانش بتوانن کەمێک لەو ماڵە ببەخشن بە فەقیر و هەژار، چونکە خەڵکی فەقیر و هەژار چاوی لە دەستی ئەو خەڵکە دۆڵەمەند و خێرخوازی کەوا لەم شارەیە هەیە. هیوادارم بتوانن لەم مانگە پیرۆزە بتوانن ئەگەر بە بەشێکی کەمش بێ بتوانن هاوکاری ئەم خەڵکە فەقیر و هەژارە بکەن. ئێوە لە مانگی ڕەمەزان هەڵمەت و چالاکیانەتان بەردەوامە بێت؟ بەڵێ بەردەوامە بێ. ئەمڕۆ یەکەمی ڕۆژە کورمان هەوەز بەوەزبە بێجگە لەوەش کاک محەممەد پشت بەخوا و پشت بە هیمەتی خێرخوازان پارەشمان لە بەردەسایە بۆی بتوانین هاوکاری خەڵکی کەم دەرامەت وەژارەکان بکەین. زۆر سپاس کاک ئەمین مازن. ئەوەی دەبینن من هەڵبەتە نامەوێت بڕۆمە پێشەوە زیاتر تاوەکو ڕوخساری ئەو کەسانە دەربکەم، تەنها ئەگەر کامێرەمانەکە هاوکار بێت ئەوە دەبینن ساتی دابەشکردنی سەبەتەی خۆراکە بەسەر کەسانی هەژار و کەم دەرامەت لە بازاڕی حۆڕیەی شاری کەرکووک لەلایەن دەستگای خێرخوازی کەرکووک. ئەم هەڵمەتە زیاتر لە 200 خێزان سوودمەند دەبن لەم هەڵمەتەیە. ئەو سەبەتە خۆراکی کە پێیان دەدرێت پێکاتووە لە ئاوتەماتە و زەیت و برنج و مریشک و گۆشت و چەندین بابەتی دیکە
کە بۆ کەسانی هەژار و کەم دەرامەت سودمەند دەبن و وەکو خۆیان دەڵێن دەستگای خێرخوازی کەرکووک خۆیان داوە دەکەن لەو کەسانی کە خواپێدا و دەوڵەمەندن زیاتر بێن بەهانەیانەوە تاوەکو دەستی هاوکاری زیاتر درێژ بکەن بۆ کەسانی هەژار و کەم دەرامەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا.